ئەو ئۆتۆمبیلەی کە دوێنێ شەو لە سەر ڕێگای سلەیمانی بۆ دوکان تەقینەوەیەک تیایدا ڕوویدا تاکو ئێستا هۆکارەکانی نەزاندراوە لیژنەی لێکۆڵینەوە پێک هاتووە و هەموو لایەک چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکانەکەن. سڵاوتان لێبێت. ڕووداوی تەقینەوە و ئاگرکەوتنەوەکەی ئۆتۆمبیلێک کە ئێوارەی دوێنێ لە سەر ڕێگای سلێمانی بۆ دوکان ڕوویدا تاکو ئێستا هۆکاری ڕاستەقینەی ڕووداوەکە نەزاندراوە بە ڕووداوێکی گوماناویش ماوەتەوە. پەیامنێری 964 ئەمڕۆ چووە شوێنی ڕووداوەکە کە لەسەر ئەو ڕێگایە سەرەکیە لە نێوان ناحیەی پیرەمەگرون و بازگەی کەڵەوانان ڕوویدا بوو. پێشتر قسەی لەگەڵ سەرچاوێکی بەرپرس لە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کردبوو کە ئۆتۆمبیل و سەرنشینەکانی ئەوان بوون. دوو ئەگەری بۆ ئەم ڕووداوە باس کرد، واتە سەرچاوەکە دوو ئەگەری باس کرد. یەکەمیان یان ئەوە تا بەهۆی خێرایی لێخورینەوە ئۆتۆمبیلەکە وەرگەڕابێت و تەقیبێتەوە یاخود بۆمب لە ئۆتۆمبیلەکە بەسترابێت. هەرچەندە شەوی ڕابرد و کامەران حوسمان ئەندامی تیمی کوردستانی ئەمریکی ڕێکخراوی CPT کە تایبەتمەندن بە چاودێری بۆرتومانەکان بە 964 ڕاگەیاند بوو هێرشەکە بە درۆن ئەنجامدراوە. دوای چەند کاتژمێرێکیش دەستگای ئاسایشی هەرێموتی ڕووداوەکە تەنیا ڕووداوێکی هاتوچۆی ئاسایی بووە. ئۆتۆمبیلەکە وەرگەڕاوە و بەهۆیەوە گڕی گرتووە. لای خۆشەوە کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە بەیاننامەیەکدا بۆ ڕایگشتی ڕووداوەکە بە ڕووداوێکی گوماناوی ئەزانێت و وتیشی ئاسایشی سلێمانی و ئەمنیەتی کۆمەڵە خەریکی لێکۆڵینەوەن لە ڕووداوەکە و لە ڕاگەیاندنی دیکەدا ڕایگشتی لێ ئاگادارەکەینەوە. کە ساڵانە مانجی ڕەمەزان دێت کەسانی خێرخواست کە ویستی هاوکاریکردنی هاوڵاتیانیان هەیە و دەیانەوێت لەم مانگەدا ئاسوودەیی ویژدان و ئیمانیان تێکەڵی یەکتر بکەن دێنە پێشەوە و هەریەکە و بە شێوازی خۆی کارە خێرخوازیەکەی ئەنجامەدات. لە قەزای هەریر ماوەی 3 ساڵە دوو هاوسەر لە هەموو ڕەمەزانێکدا هەموو ڕۆژێک خواردنی بەربانگ بۆ 150 کەسی هەژار و دەستکورد ئامادە ئەکەن و بڕیاریشانداوە تا لە ژیاندا مابن ئەو کارە بەردەوام ئەکەن. هەر لە قەزای هەریر سندوقێکی هاوکاری کۆکردنەوە بۆ گەنجێک دانراوە چونکە پێویستی بە 3 نەشتەرگەری هەیە کە لە یەک کاتدا ئەنجام بدرێن. ئەویش بەهۆی ئەوەی لە خێزانێکی دەستکورد تا دەرەقەتی پارەی ئەو هەموو نەشتەرگەریە نایەت. لە سلێمانیش چێشتلێنەرێک چێشتخانەکەی داخستووە و کارەکانی لەم مانگەدا تەنیا دابینکردنی خواردنە بۆ کەسانی کەم دەرامەت و پێویستەکان. خاوەنەکەی کە ناوی ڕامیار جەمیلە بە 964 ورد بە پێی پلانەکەی دایناوە یەکەم جار بە شەناو خۆیەکانی خوێندکاران بەسەرەکاتەوە خواردنیان بۆ دابین ئەکات چونکە ئەڵێت خوێندکاران لە ڕەمەزاندا دوورن لە سفرەی خێزانەکانیان. لە هەولێر خاوەن پیشەنگاکانی ئۆتۆمبیلی علوز بڕیاریان داوە لە مانجی ڕەمەزان بە ڕۆژکار نەکەن و تەنیا شەوان بێنە پیشەنگاکە و دەرگای کڕین و فرۆشتن بۆ هاوڵاتیە کەم دەرامەتەکان بکەنەوە چونکە دەڵێن پیشەنگاکانیان ئۆتۆمبیلی هەرزانی لێ و ماڵی ئەوەیە فەقیرەکان بێن بۆ خۆیان بیکڕن چونکە ئۆتۆمبیلی تێدایە نرخەکەی بە 200 بۆ 300 دلار تا نزیکەی 1 دەفتەر دۆلاریشان هەیە. سەید هاشم خاوەنی پیشەنگایە کە بە 964 ورد بەهۆی هەرزانی نرخەکان خەڵکانێکان دێنە ئێرە ماتۆرسکیل ئەفرۆشن و بە پارەکەی ئۆتۆمبیل ئەکڕن ئەوەندە هەرزانە دەشڵێت هاتوچۆکردن بە ئۆتۆمبیل باشتر و سەلامەترە نەک بە ماتۆرسکیل لە کاتێکدا لە نرخ هێندایان جیاوازی نییە. وتیشی وەکو ناویان لێناوین پیشەنگای علوجەکان بەڵام لە ڕاستیدا ئۆتۆمبیلەکانمان هەمووی قانونین و ئەوەلیاتی فەرمی خۆیان هەیە.